خانزادی میری سۆران ناوی ئەو مزگەوتەیە کە دەکەوێتە کۆڕێ. خانزاد یەکێک بۆ لەو خێزانە دەسەڵاتدارانەی مێژووی کوردستان. وشەی خانزاد زۆر جار بۆ کەس بەکاردێ، بەڵام ئەم جارە بۆ مزگەوتێک بەکاردێ کە دەکەوێتە ناو گوندی کۆڕێ. بە فەرمانی ئەو لەسەردەستی ئەو ئەم مزگەوتە دروست کراوە. دەربارەی مزگەوتی خانزادەخانی سۆران لە کۆڕە، ئەو مێژوەی کە لە قەدیمان و بەردەستی ئێمە کەتیە ئەمە یاداشتمان کردیە بەو شێوەیە کە ئێمە باسیەکەین. دەرێن ئەو مزگەوتە کوڕەکی ئیمامی عومەری کوڕی خەتاب دروستی کردووە. مێژوەکەی دیار نییە کەنجی دروستی کردیە. تا ئەو کاتی کە دروستی کردیە هەتا دەگاتە مام هەندوولەی لە ناوەڕاستی سەدەی 15 و 16 زاینی، ئەو کاتە ئەویش هاتیە نوژەنی کردیتەوە کە کابراایکی هندی بووە، کابراایکی دەوڵەمەند بووە، کابراایکی خواناز بووە. ئێستاش کانیەک بە ناوە بیە کانی مامهیدی دەرێنێ. ئەو کانیە بوویتە کانیێمە. ئێستاش ماک بە ناوی کانیە گڕوانە کانیە مامهیدیە. ئەو کانیە قوڕاوەکی لە بنگێ کبریتە بزە بەدەگە کانیە گڕایە بابەزیشتی یەکە لۆ ئەوەی پیستی گڕوبی خوشتی هەبی چاک دەبی. ئەو مام هەندوو لە ئێستاش خەبری دیارە لە سەرگردی قونگرێ. کانیەشیش هەر بەو ناوەی ما لەبەر ئەو گردێ بە ناوی کانی دەرماناو. وەسیەتیشی کردەوەی دێتە سەرە من داخواز و مرازەکی داوا دەکا بچینانەک و پیازەشی لەسەر کانی دەرماناوێ دابنێ. ئەو مزگەفتی هەستان وژەن کردیتەوە. لەو تاریخی هەتا دەگاتە تقریبان 150 ساڵێک پێدەچی خانزادەخانی میری سۆران هاتی ئەو مزگەفتەی وژەن کردیتەوە و حجرە و فەقەی و شتی ئەوهانەشی لێدانانە دەرکەشی دە ڕۆژ ئاوایدا بووە هەتا دەگاتە ساڵی مانجی ساڵی 2024 کە خێرخواز ناوەکەم لە یاد نییە هەستا نوژەنی کردەوە لە 24 ئێرچی 2025 مزگەفتەکە تەواو بوو کراوە بە ڕێوڕسمەشی زۆر جوان و شایستە کە کراوە. ئەو کاتە دەرکەی گۆدرا لۆ باکووری ئەگەنا دەرکەی کە خانزادەخان دروستی کردبوو هەر دە ڕۆژ ئاوایدا بوو.